سەرەتا بەناوی خۆی گەورە و میێرەبان زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم ئەمڕۆ لە شاری بێرمینگام. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوە بۆ پاڵپشتیکردنی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دەرەنجامی ئەو ناحەقیەی کە لە بینی دوو حکومەتا بەرامبەریان دەکرێت، سەرڕای بە جێگەیاندنی ئەرکەکانیان و پێگەیاندنی نەوەی داهاتووی هەرێمی کوردستان دەبینین لەلایەن هەردوو هێزی دەسەڵاتەوە پارتی و یەکێتی لە هەمان کاتیشا حکومەتە بەسەر چۆکەی هەرێمی کوردستان پێشێلکاریان بەرامبەرەکرێت و ڕێگریان لێ دەکرێت لەوەی کە دەستیان بگا بە قوتی خۆیان و قوتەکانیان لێ زەوت دەکرێت. ئێمە لێرەوە دووپاتی دەکەینەوە، پاڵپشتی تەواوی خۆمان بۆ مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دووپات دەکەینەوە، لە هەمان کاتیشا دژی هەموو ئەو گەندەڵکارانە بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچوو کابینە فاشیلەکەی مەسرور بارزانی دەوەستینەوە بۆ نەدانی موچەی مامۆستایان و فەرمانبەران. لە هەمان کاتیشا سەرکۆنەی حکومەتی عێراق دەکەین بۆ ئەوەی کە بۆتە هۆکاری پێدانی موچە بە میلیشیاکانی حەشدی شەعبی و ئەو کەسانەی کە هۆکارن لەسەر کوتکردنی هاوڵاتیانی مەدەنی هاوڵاتیانی جێناکۆکەکان لەگەڵ ئەوەشدا ڕێگرن لە پێدانی موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتێکدا نەوەی داهاتوو پێک دەێنن. ئێمە لێرەوە دووپاتی دەکەینەوە بە هەموو شێوەیەک ئیدانەی هەموو پێشێلکاریەکی مافی مرۆڤ پێشێلکاریەکانی دەرئەنجام بە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەینەوە. بەڕێزان ئازادی خوازان داکۆکارانی چینی چەوساوە و مامۆستایانی سەربەرز و موچەخۆرانی بە هەڵوێست، سڵای خوای گەورەتان لێبێت. خوشک و براکارمان لە دەرەوەی سنووری نیشتیمان و ڕاکردووی دەستی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە گەیشتن بە کەناری ئارام، بەڵام ناسنوور و خەم و هاوار و ستەم دیدەی ئێوەیان لەبیر نەکردووە. لەم ڕۆژە سەخت و دژوارانەدا شان بەشانی ئێوە خاوەنی ڕاستەقینەی نیشتیمان و پشتیوانی و هاوسۆزی و هاوخەباتیتان دووپات دەکەینەوە. بەڕێزان، ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا بەردەوام وەک چاودێرێکی جددی و ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەنگێکی بیسترا و بە هەموو توامانەوە باڵپشتیتان بۆ هەموو ئەو مافکراوانەی کە کەوتونەتە بەر کلپە و تەڵە و داوی دەسەڵاتدارە چاوچنۆک و بنەماڵە و خێزانە سیاسی هەڵتۆقی و خەمسارد و نەخوێنەوارەکانەوە وەک خەنیمەی شەڕ لە گیرفان و قوتی هاوڵاتیان و داهاتی نیشتیمان ئەڕوانن. ئێمە هاوخەم و هاوبەشی هاودەنگتان بەو پەڕیازکردن بە بەرپرسیارەتی دینی و دنیاییمان سەرکۆنەی هەموو ئەو دەستی و خەمساردی هەردوو لایەنی دەسەڵاتدار لە حکومەتی عێراق و هەرێمی کوردستان ئەکەین، دەرعەق بە ژیان و ژینگە و موچەی هاوڵاتیان پێیاکەن، پرسە و یاسایی و مرۆیی و بە سیاسیەکان. زەرمەندی یەکەم و کۆتایی هاوڵاتیانی بەشمێنەت و چەوساوە و مافخوراو، هاوڵاتیانی هەناسەسارد و ستەم دیدەی دەستی چەتە و مافیاکانی ناوەخۆ دەرەوە. پەیمانتان پێدەین لە ئێستا و داهەشتا تا خەم و برینی ئێوە ساڕێژ نەبێت شەقام چۆڵ ناکەین. هەمیشە ببینە سەکۆیەکی کاریگەر لە دنیای دەرەوە تا خەمەکانی لێوە پەخش بکەین و بەگوێی دنیای دەرەوەدا بدەین. بەردەوام و سەرکەوتوو بێت خەباتی مەدەنیانەی گەل و ئازادی خوازان. ڕیسوایی بۆ عەلی بابەکان و دەسەڵات. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی سیاسی لە وڵاتی بەریتانیا چالاکیەکمان ئەنجام داوە بۆ پشتگیریکردنی هەموو مامۆستا و فەرمانبەر و چین و توێژە ستێملێکراوەکانی هەرێمی کوردستان و هەروەها ئیدانەکردنی پێنەدانی موچە و قوت و بژێوی ژیانیان کە مافێکی سەرەتایی خۆیانە، و هەروەها پەیامێک بنێرین بۆ هەردوو بنەماڵەی پاگەڵ تاڵەبانی و مەسرور بارزانی، پێیان بڵێن ئێمە ناوەستین لە ئاشکراکردنی ڕووی ڕاستی ئێوە بە تەواوی دنیا کە ئێوە چەندە مافیا و دزن، چەندە جەردە و ڕۆژنامە نووسکوژن، چەندە بە بێباکی خوێنی میلەت ئەمژن، میلەت لە نەبوونی خۆشتان وەک پاشا دەژین. بۆیە داواکارم لە بەریتانیای مەزن پاڤێڵ و مەسرور بەتکەن وەک بزن، باچی دی موچەی میلەت نەدزن. باوەڕ بەمانە مەکەن، دزی قەت تەرک ناکەن، دزی قەت تەرک ناکەن. میلەت هەمووی برسیە، میلەت هەمووی برسیە، بەرپرسان باکیان نییە، بەرپرسان باکیان نییە. ئێمەی گەنجانی داکۆک، ئێمەی گەنجانی داکۆک، گەندەڵکارە خەینە سەر چۆک، گەندەڵکارە خەینە سەر چۆک. چەتە و دز دوا ڕۆژێتی،
چەتە و دز دوا ڕۆژیەتی سێدارە حکومێتی سێدارە حکومێتی تفیان نەگرتە سیمای بێعارێ تفیان نەگرتە سیمای بێعارێ ئەیوت بارانە ڕەحمە دەبارێ ئەیوت بارانە ڕەحمە دەبارێ مەسرور ڕووی خۆت و باوکت تفبارانەکرێ ئەمڕۆ وەک چالاکوان و ئازادی خوازان هەستاین بەڕێخستنی ئەم خۆپیشاندانە بۆ پشتگیری مامۆستایان و موچەکراوان ئێمە بە گوڕوتینەوە لە شەقامەکانی لەندەن و مانچستەر و بێرمیگام و نیوکاسڵ پشتیوانی و پشتگیری خۆمان وەک گەنجانی دوورە وڵات و خوێندکاری دوێنێتان دووپات دەکەینەوە. داواکارین بەردەوام بن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەتا مافەکانتان سەر لە بەری وەردەگرنەوە. پندێکی کوردی هەیە دەڵێت ملوانکەی دزرا و بە شەو لە مل دەکرێت. دزی هاوچەرخ ئەو پندەشیان تێپەڕاند. بە ڕۆژی ڕووناک ملوانکەی دزراوی خەڵکیان لە مندا نەک تەریق نابنەوە بەڵکو قاقا پێدەکەنن. دەسەڵاتداران سامانی نیشتیمان دەزن و موچەی خەڵکیش دەخۆن کەچی هێشتا فەرمانبەران هەر پێیان دەوترێت موچەخۆر بەڵام وابزانم موچەخوراو ناوێکی گونجاوترە و سەردەمی بە کۆیلایەتی و دەوامکردنی بێ موچە کۆتایی هاتووە بەڵام وا دیارە دەسەڵاتی خێڵی بنەماڵەی مەسرور و باڵی نەزان کە هەرگیز فێری حکومڕانی دروست نەبوون و نابن بێباکە و دەیەوێت وەک موچە دزراوەکانی ساڵانی پێشوو موچەی ئەم ساڵیش بدزێت و بیخاتە خزمەتی دەسەڵاتدارە خێڵەکی و ئاقڵداخراوەکانی کە تەنها نەوکەری بۆ بێگانە بووە پارەی دزرا و دەسەڵاتەکانی ڕاگرتووە لە پێناو فێرکردنی وانەی ئەرکی ماف و ئەرکی ماف بەو چەتە نەزان و فوتەکراوانەی هەرێم بەردەوامی بایکۆتی دەوام تا کە چارەسەرە ئێمە لێرەوە پشتیوانتانین و بە هیچ جۆرێک ئامادەمە بن دەوام بۆ دەسەڵاتێکی لە یاسا دەرچوو بکەن هەروەک چۆن حکوومەتی هەرێم لە یاسا و دەسووری عێراقی یاخی بووە و ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدرالی ناگرێت گەلی باشوور پێویستە لەمە دووە ئێوەش ڕێز بۆ هیچ بیر و باوەڕێک و درۆکی ئەم دەسەڵاتە چەتەیە دانەنێن پێمان وایە دەبێت ئەم تایپە لە حکومڕانی کۆتایی پێ بمێهێنرێت نەک ڕێزی لێ بگیرێت هەروەها بە یەک دەنگ دووپاتی دەکەینەوە هەژماری منداڵە ڕوڕەش و ڕەزا قورسەکانی ئەو بنەماڵە خێڵەکیەمان ناوێت و قبوڵی ناکەین موچەکانتان لە ژێردەست و فەرمانی زەرناقوتەکانی دەسەڵات و خێڵەکی نەزاندا بێت داکۆکە لەگەڵ گەندەڵی ناکۆکە لەگەڵ گەندەڵی ناکۆکە ئێمەی گەنجانی داکۆک ئێمەی گەنجانی داکۆک گەندەڵی یەخەینە سەر چۆک گەندەڵی یەکەینە سەر چۆک ئەی حکومەتی هەر بێنە ئەی حکومەتی هەر بێنە بڕۆ وازمان لێ بێنە بڕۆ وازمان لێ بێنە باوەڕ بەوانە مەکەن باوەڕ بەوانە مەکەن دزی قەت تەرک ناکەن دزی قەت تەرک ناکەن چەتە و دز و دوا ڕۆژەکەی چەتە و دز و دوا ڕۆژەکەی سێدارەیە حکومەکەی سێدارەیە حکومەکەی داکۆک داکۆکی کەرە داکۆک داکۆکی کەرە دیارە دیسان ئەمڕۆ گربووینەوە دژی سیاسەتی برسیکردنی میلەتی کورد دژی پێنەدانی موچە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە پارتی و یەکێتیە دەسەڵاتی سیاسی ئێستا بیر لەوە دەکاتەوە وەک چۆن قوتی خەڵکی بڕیوە بیر لەوە دەکاتەوە زمانی خەڵکیش ببڕێت بە دەستگیرکردنی مامۆستایان تەنها لەبەر ئەوەی خۆپێشاندان دەکەن و داوای موچەی خۆیان دەکەن بۆیە لێرەوە ئەوە بۆ مامۆستایان بۆ دەسەڵاتی سیاسی دەڵێن ئێوە ترستان لە خۆرە دڵنیابن هەر هەڵدێ ڕووتان بە شێوەیەک ڕەشە بە هیچ شتێک سپی نابێ نە بە مەلای عەمامە پیس نە بە هەزار نەوەی ئۆفیس نە بە سەد سیاسی موفلیس من ئەزانم کە تێناگەن لاڵن کوێرن گەڕن کەڕن لە ئاسی میلەت بە گوڕ و لە ئاسی بێگانە وەک مەڕن چەندان ساڵە هەر هاوارە خۆ تێناگەن کوانێ تەڕن بەس دڵخۆشین چون باش دەزانین خاوەن عاقیبەتێ شەڕن واش نەزانن بێباکیتان دەچێتە سەر لە ئاست هاواری میلەتە هەزاران زاڵممان بینی کە بێباک بوون ملیشیانمان بینی لە خەتە من بۆ حکومەتی هەرێم و بۆ حکومەتی عێراقەیە تەیفسامی موچە نادام موچە خۆرەکانی وڵاتەکەی کاتێ مافی ڕەوای خۆیانە موچەکانە لە کاتی خۆی داوەربرن و دەیدات بە موقتەدا سەدر و قەیس عەلی و فەلاح فەیاض بۆ ئەوەی زیاتر هانی گروپە میلیشیاکان بدەن و زیاتر هاوڵاتیان و موچەخۆران بچەوسێنەوە بێبەشیان بکەن لە مافی ڕەوای خۆیانە تەیفسامی موچەخۆرانی بڕیەوە بۆ گروپە میلیشیاکان نەفرەت لە حکومەتی هەرێمی کوردستان نەفرەت لە حکومەتی عێراق بۆ ئەوەی مافی ڕەوای خۆیان نادەن بە وڵاتیان و مامۆستایان و موچەخۆران ئێمە داکۆکی کارین پشتی ڕۆڵەی هەژارین حکومەتەکەی بارزانی دوژمنی ئاوەدانی
گەنجانی موچە قوت و بژێوی موتە قوت و بژێوی کەوتۆتە دەستی ڕێوی کەوتۆتە دەستی ڕێوی سەری ڕەش و دەباشان سەری ڕەش و دەباشان خەڵکیان کردووە ماڵوێران خەڵکیان کردووە ماڵوێران ئازادی خوازان هەستاین بە ڕێخستنی ئەم خۆپشاندانە بۆ پشتگیری مامۆستایان و موچەخوراو ئێمە بە گرتبوونەوەیەک لە شەقامەکانی لەندەن و مانچستەر و بێرمیگام نیوکاسڵ پشتیوانی و پشتگیری خۆمان وەک گەنجانی دوورە وڵات و خوێندکارانی دوێتان دووپات دەکەینەوە داواکارین بەردەوام بن لە بایکۆتکردن و هۆڵەکانی خوێندن هەتا مافەکانتان لەسەری وەربگرنەوە ئەشکەوتەکانی بلە و بارزان دەباشان تا سەر نامێنێ بۆتان بۆ خۆشاردان وەرنە دەر لە کونی مشک و سەدان ساڵی وڵات نابڕێ بەڕێوە بەم حاڵە تاڵە موچە و قوت و بژێوی کەوتۆتە دەستی ڕێوی مامۆستایانی سەردەم هەر سەربەرزن هەموو دەم حکوومەتی بارزانی دوژمنی ئاوەدانی سەری ڕەش و دەباشان خەڵکیان کردووەتە ماڵوێران ئەی میلەتی بەشخورا و لێتان هەسن پڕبەتاو داکۆک دژی گەندەڵە سەرۆک پوچە و بودەڵە داکۆک ئازادی و خۆڕسکە هەروەک هەرورە بروسکە ئێمە داکۆکی کارین پشتی ڕۆڵەی هەژارین سەرمان لێ ڕێی میلەتە تا دەردێ لەو عیلەتە داکۆک داکۆکە داکۆک داکۆکە لەگەڵ گەندەڵ ناکۆکە لەگەڵ گەندەڵ ناکۆکە ئەی حکومەتی هەر بێنە ئەی حکومەتی هەر بێنە بڕۆ وازمان لێ بێنە بڕۆ وازمان لێ بێنە میلەت چاوەڕێ مەکە میلەت چاوەڕێ مەکە خۆفرۆشکات بەڕێکە خۆفرۆشکات بەڕێ دەکە کۆبوونەوە ڕێگەخەن کۆبوونەوە ڕێک دەخەن پارەی دزراو بەشەکەن پارەی دزراو بەشەکەن کێشەی دواکەوتنی موچە بەردەوام و بۆتە مەرتسیەکی گەورە لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆران سیاسەتی هەڵەی پارتی و یەکێتی و هەموو گەندەڵی و دزیەی لە داهاتی ناوخۆ بۆتە هۆی ئەو بڕیارانەی کە وەزارەتی دارایی عێراق دەری کردووە نەبوونی موچە و دابەشنەکردنی یانی سەرنەوەی ژیانکردن لە سەدان هەزار خێزان کە تاکە سەرچاوەی ژیان و گوزەرانیان کار و موچەکانیانە دەشێ بێتە تێکدانەوەی شیرازەی خێزانەکان بێتە هۆکارێک بۆ دەستبردن بۆ کاری نەشیاوی ناچاری بێتە هۆی دەرهێنانی مناڵەکانیان لە خوێندن و پەروەردە بێتە سەرچاوەی زۆربوونی تاوان و تاوانکاری بێتە هۆی خۆکوژی و ناومێدی ئەوەی لە هەموو لێکەوتانە بەرپرسیارە پارتی و یەکێتیە تاکە ڕێگا ڕێخستنی بزودنەوەیەکی کۆمەڵایەتی فراوانە لەلایەن فەرمانبەرانەوە بۆ یەخەگرتنی دەسەڵات بەرامبەر ئەو تاوانکاریە گەورەیە و پشتیوانی چینی کرێکار و بەشەکانی تری کۆمەڵگەیەلیان